بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. خۆشەویستانمان تەوەری ئەمڕۆمان لە دوانگەی خەڵک قسەکردن دەبێت لەبارەیەوەی کە چۆن ڕێز و شکۆی قورئانی بەرز و بەڕێز بپارێزین، چی بکەین بۆ مسلمانان، چی بکەن بۆی کە ئەم قورئانە لە دڵ و دەرونیاندا بچێن. بەڵێنی خۆی باڵا دەستە کە قورئان بۆ هەتایی بە بەرزی دەمێنێتەوە، بە پارێزرایی دەمێنێتەوە، هەرچەندە لێرە و لەوێ نەفام و نەزانەکان دەیسووتێنن یاخود سوکایەتی پێدەکەن، بەڵام بەڵێنی خۆی باڵا دەستە لە هەموو سات و لە هەموو سەردەمێکدا ئەم قورئانە پیرۆزە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ گەشە دەکات و لە هەموو کاتێکدا کاتێک کە سوکایەتی دەکرێت بە قورئانی بەرز و بەڕێز و لە وڵاتاندا ئەگەر کەسێکی نەفام بیسووتێنێ، دوای ئەوە دەبێتە هۆکاری بووی کە زیاتر خەڵکانی ئەو وڵاتانە بەتایبەت ئەوروپیەکان زیاتر لەم قورئانە تێبگەن و دیراسی بکەن و ئەمە دەبێتە مایەوەی کە زیاتر ئەو وڵاتانە و خەڵکانی ئەو وڵاتانە ڕوو لەم ئاینەی پیرۆزی ئیسلامە بکەن، وەروەها ڕوو لە قورئانی پیرۆز بکەن. بۆیە هیچ کات ئەم سوکایەتی پێکردن و سووتاندنی کاریگەی نابێت لەسەر بەرز و گەورەی قورئانی پیرۆز، بەڵام لەسەر مسلمانان پێویستە هەمیشە و بەردەوام ڕێز و شکۆیەکی تایبەتمەند بۆ قورئانی پیرۆز دابنێن و هەمیشە بەردەوام پارێزراوی بکەن و بەرگری لێ بکەن لە کاتێکدا ئەگەر لە جێگەیەک لە شوێنێک سوکایەتی پێکرا. بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕۆژانی جەژندا بەداخەوە کەسێکی نەزان کە بەڕێگەز عێراقی و دانیشتووی وڵاتی سوید هەستا بە سووتاندنی قورئانی بەرز و بەڕێز و زۆرێک لە کاردانەوەیەکی زۆری هەبوو لە وڵاتە ئیسلامیەکان، تەنان لە وڵاتەکانی ئەوروپاش کە بەشێکی زۆر لە مسلمانانی کە دانیشتووی ئەو وڵاتانە بوون، ڕخنیان لە وڵاتە دەگربەوەی کە پارێزگاری لەو کەسە دەکەن و دەی پارێزن وە لە ڕێگەی دادگاوە ڕێگەی پێدراوە کە ئەم جۆرە سوکایەتیە بکات کە بەنای ئازادی ڕادەربووین. بەڵام بەداخەوە کە ئەم جۆرە کارە نەشیاوی ئەنجامدا ئەم گەنجەی کە لە وڵاتەدا دانیشتی وڵاتی وە کۆچبەری ئەو وڵاتەیە، بەڵام کاردانەوەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بوو، تاوەکو ئێستاش بەردەوامی هەیە و ڕۆژی ڕابردووش لە شاری هەولێر کەڕنەڤاڵێکی گەورە سازکراکە کۆمەڵی دادگاری لەوێ سازی کردووە بەردەوام لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە وڵاتانی ناوچەکە وڵاتە مسلمانەکان کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا و داوا دەکرات کە چی دیکە سوکایەتی بە پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام نەکرێت کە ناوە لە وڵاتاندا ئەنجام دەدرێت و ئەمە دەبێتە مایەوەی کە مسلمانان تووڕە بکات و بەشێکی زۆر لە وڵاتە ئەوروپیەکانیش دانیان بەوە دانا کە ئەمە کارێکی هەڵەیە لەژێر ناونیشانی ئازادی ڕادەربرین تۆ بیت سوکایەتی بە پیرۆزیەکان بکەی، سوکایەتی بە قورئانی بەرز و بەڕێز بکەیت و ئەمە ڕێگە پێدراو نییە. بۆیە دەستدرێژیکردنە سەر پیرۆزیەکانی تاکێک ئەمە ناچێتە قاڵبی ئازادی ڕادەربڕینەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستانیش کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێنەوە، مسلمانان نیگەران بوون و چەندین گرتبوونەوە و چەندین کۆبوونەوە ئەنجامدرا. بۆیە لەم بابەتی ئەمڕۆماندا لەم تەورێماندا ئێمەش باز لەوە دەکەین کە مسلمانان چۆن ڕێز و شکۆی قورئانی پیرۆز بپارێزن و هەروەها وا بکەن کە دەست بەم قورئانەوە بگیرێت و هەمیشە بەردەوام لە کۆمەڵگای ئێمەدا خۆشببختانە تا ڕادەیەکی زۆر خێزانەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە کە لە دڵ و دەرونی منداڵەکاندا هەر لە منداڵیەوە ڕایان بێنن کە قورئانی پیرۆز دڵیاندا بچێنن و لەگەڵیاندا پەروەردە ببێت، هەرچەندە بە ڕێژەیەکی کەمیشە، بەڵام خۆشببختانە لە پرۆسەی خوێندن و لە پرۆسی پەروەردەشتاندا تا ڕادەیەکی باش گرنگی پێدراوە و هەڵدەدرێت کە منداڵان و نەوەی داهاتوو ئاشنا بکرێت بە ئاەتە پیرۆزەکانی قورئان. ئێمە ئەم تەورێمان هەڵبژاردۆ ئێوە عەزیز و خۆشەویست دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشی پێیان دەردەکەوێت ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕووە بتوانن ڕای خۆتان بڵێن لەسەرەوەی کە چۆن قورئانی بەرز و بەڕێز بپارێزین و چۆن بەڕێز و شکۆوە بیهەڵینەوە. بەشێک لە ئازان بۆ ئەم بابەتە نووسیویانە پێویستە مسلمانان کاکیاسی قادر نووسیدی پێویستە مسلمانان قورئان لە نێو دڵ و سینەیان دابێت و ڕۆژانە لە ناومان دابێت. خۆی یەکێک لە شتە زۆر گرنگەکانەوەیە کە ئەم قورئانی پیرۆزە کە گومانی تێدانێ بە سووتاندن و بە سوکایەتی کردن و بەمانە لە ناو ناچێت، بەڵام ئەوەی کە گرنگە
گرنگی پێ بدرێت و لە کار و کردەوەکانماندا ڕنگ بداتەوە کاری پێ بکەین لە نێو خێزان لە نێو کۆمەلگا لە نێو کار و کەسابە لە نێو مامەڵەکردن بۆ ئێمە بۆ خۆی ئەو پەڕی ڕێز و شکەیە کە بۆ قورآانی بەرز و بەڕێزی دابنین. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوە یازوو خۆشەویست یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک پۆڵا لە هەولێر. کاک پۆڵا گیان سڵاوی خوا لەبێ. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان کاک دانیاری بەڕێز. وعەلەیکە سەلام سەرچاومان کاک پۆڵاکیان. موسڵمان بوون بەواتە ڕێزگرتن لە پەیامی خوای گەورە، بەڵێ ڕێزگرتن لە قورئان لە دەقەکان، بەڵێ لە ڕوکنەکانی ئیسلام. بەڵام کاکە دانیاری بەڕێز گیان بەداخەوە هەڵوێستەکان کراون بە سیاسی، ئەوانەی کەم خۆیان بە موسڵمان دادنێن و ڕێز لە دەقەکانی قورئان ناگرن باگلەیی لەوانە نەکەن کە موسڵمان نین. ئەوەی لە سوید ڕوویدا زۆر چاک دیارە، ئەوە مەرانێکی سیاسی لە پشتە. خەلیفەکەی تورکیا دەیەوێت بڵێ من پێشەوای موسڵمانانم هەمووتان بەدوام کەون، کێشەم لەگەڵ سویدە. ئەو پیاوە لە کێوە چۆ سوید؟ ئاخر نیازی تیا هاوڵاتیەکی عێراقیە، هەموومان دەزانین. دەیەوێت بڵێ من خەلیفەی موسڵمانانم سوید، ڕێگەت نادەم ببیە ئەندامی ناتۆ. تا کۆمەڵێک کوردم ڕادەست لە کێوە دەستێداریان بدەم. ئەوە ئیدانەکەی تووشەیە. وەڕێزگرتن لە قورئان تۆ سەیری کەوانی بەغدا و عێراق ئێوە نەبوون چەندان هەزار کوندی کوردتان بە مزگەوتەوە بە قورئانەوە سوتان، یەک کەس دەنگتان کرد ئێخوا لە ساڵی 16 ئۆکتۆبەر 350 ماڵی کورد لە گورماتوو سوێندران چەندان قورئانی تێدا بوو. بۆ کەسێک لە هاتە دەنگ وەڵامت دەنەوە. ئەو پێڕێزیەی بە قورئان دەکرێت لە ناو موسڵمانان زۆر زیاترە لەوەی لە دەرەوە دەکرێت. کاکە دانیار مەی بڕا زۆر زیاترە لە ناوەخۆ ڕێگەدان بە بڵاوبوونەوەی دوو لە ڕووی بینەران بەدڕەوشتی و گوندی لوبنانی و نادادی و نادادپەروەری ئەوانە بێڕێزی چەندان زۆری هەیە. ئەوانەی بە ناوی خەلەفی و سەلەفی و وەهابی و ئەشعەری و مێرسی کوردیان نەهێت. مەی بڕت کات لێ دەکەم. هاتوون مەلەفی ئەشعەریەکان و وەهابیەکانیان بۆمان هەڵداوەتەوە بۆ ئەوەی دین وا لەم هاوڵاتی دوور بخەنەوە، وای لێ بکەن کە تێنەدا. وای گەورە لە قورئانی پیرۆز فەرموویەتی ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون. هەزاران قورئان بسووتێندرێت، بەڵێنی خوایە خۆی دەیپارێزێ. بەڵام داخەکەم ئەوانی بەناو موسڵمانن ڕۆژێک لە ڕۆژان دێتەن هەڵوێستیان نەبوو بڵێن ملەتێکی 7 ملیۆنی موسڵمان بۆ لە ناو بردرێ، بۆ زمانی قەدەغە بکرێ، بۆ خاچدا مەی بڕە کاکە مەی بڕە ڕێگە بین باوەڕێیان دیکەش. بەڵێ کاک پۆڵا گەیشتە ڕاستیەکان باشە بەڕێزی زۆر سپاس دەکەم کاک پۆڵا گیان. کاک سەعەدوڵا وەردەگرم لە چوار قوڕنا. کاک سەعەدوڵا گیان سڵاوی خوا لێبێ. زۆر سپاس. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. برای برای سپاسی و برای برای ذهب و دیگه بودیم سپاس بکنن از جوان کی پیام. هر کانال کشاو جوان یا ربی و کانال خدای گرفت هم بارزی ل برای مصیبت دنیا قیامت. هر سر پشت دراسه که پرفراز برد دیگه و قیامت. خدا سلامت بی. بما بی درجه کردن با آیین اسلام با قرآنی پیروز اصلا بوفه داشته دا او کسا خدای گەورە شەرمەزاری کە خدای گەورە پێناوی بە نەعلەت شەیتان کەوتووە. ئەو کەسانە بی لە ئاینی چکە هیچ شتێک لە پێناوی خوای گەورە هەل هەموو کەس گەورەترە ئەو دەتوایان جینێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چکە ئەو خەڵکە کە بۆتە مسلمان کە بۆتە نانی ئاین ئیسلام بەو قورئانەی وەجوانە ئەو قورئانت نەبێ ئەتوو هیچ شتێک لە دنیادا ئەو کەسانە مرۆڤەکان لەسەر دنیا پێناوی کە قورئان ڕێگەچارەیە بۆ مرۆڤەکان کە دینی ئیسلام بۆ ڕوون دەکاتەوە، دینی ئیسلامت بۆ ڕۆشن دەکات. دینی ئیسلام پێناوی دینێکی زۆر بەرزە، دینێکی زۆر جوانە، دینێکی زۆر ڕوونە. ئەو کەسانەی کە ئەوها دەکەن پێناوی نەفسان زۆر نسما لە خوای پێویستە لەسەر مسلمانان بەتایبەت لە کۆمەلگای ئێمەدا ئەم قورئانە بپارێزن و شکۆی ئەم قورئانە نێڵن هیچ کاتێک بشکێت بەڕای تۆ. کاک سەڵاواتیم لە کۆمەلگای ئێمەدا چی بکرێت بۆی کە مسلمانان هەمیشە و بەردەوام ڕێز و شکۆی تایبەتمەند بۆ ئەم قورئانە دابنێن و بیپارێزن لەوەی کە بەرگری لێ بکەن لە هەر کاتێکدا چ لە وڵاتی خۆماندا بێت لە دەرەوە بێت
لەوەی کە خوا نەخواستە سوکایەتێکیان کارێکی نابەجێ بەم قورئانە گەورەیە بکرێت. پێنابی یەکەوت جار دووەم جار لە کات خۆ لە وڵاتی دانیمارک لە وڵاتی فەڕەنسا لە زۆر وڵاتان بێڕێزی بە ئاینی ئیسلام کراوە سەرکۆنەی دەکەین شەرمەزاری دەکەین ئەو کە دینی ئیسلام دەبێ بۆ خۆی بپارێزی هەر کەسە خۆی بە دیندار بیان نادیندار بێ ئەو کەسەی کە خۆی بە مسلمان بزانێت کە ئەمە نعنی وشەی ئیسلام نعنی ئەمە کە خۆمان ناسیوە بە ئیسلام خۆمان ناسیوە لەسەر دنیایە کە ئەو کەسە دەبێت هەر کەسە لە ڕاستی خۆی پارێزگاری لە دینی ئیسلام بکات. دینی ئیسلام دینێکی بەرزە دینێکی جوانە ئەتوکە وەفات نەبوو بۆ دین بۆ یعنی بۆ ئاینی ئیسلام کافی وەفات بۆ هیچ شتێک نابێت. ئەو لەسەری هەموو شتەوە نعنی زۆر خۆ پێشاندان کراوە بۆ مافی نازام چونکە بەڵام ئەوە زەرورترە ئەوە زۆر لە هەموو شتێک زەرورتر و ڕاستەقینەترە کە خەڵک داوا بکات ئەنی هیچکە بێڕێزی لە زۆر وڵاتان لە هەرێمی کوردستانی دانی لە زۆر دانی زۆر بێڕێزی ئەتوکە مادام نوێژەکە ناکەی کە ئەوە ناکەین عنی بێڕێزی بە ئاینی ئیسلام بە دینی ئیسلام بێڕێزی عنی بە زۆر دانی خوای گەورە ئەوانە لە دین بێدەریان دەکا ئەوانە بێنابی هیچ ماف و ئەوەیشیان بە دین نامێنی ئەوانە لە دین وەردەگەڕێن ئەوانە دژی دینن ئەوانە دژی ئیسلامن. ئاینی ئیسلام ئاینێکی بەرزە ئاینێکی جوانە ئاینێکی گەشاوەیە هەتا وەسوی بکەی کەمە ئەو کەسانەی کە پشتگیری نعنی کە زۆر کەسەیە نعنی داوای زۆر شتەکە نعنی قسە ناکات نعنی لەو شتەدا نابێت دێدەک بین بەتابەتی زۆر ڕەخنەم لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە کە هیچ نعنی هیچ کاردانەوەیکی نەبوو بەرامبەری ئەو کەسێکە لە سوید لە ستۆکۆڵم بێڕێزی بە ئاینی ئیسلام کردووە نعنی هیچ بەس بەخسە نعنی هیچ بۆ پێشاندانێکی ڕسمی نەکراوە لە هەرێمی کوردستان دژی ئەو کەسانێکە ئەو کەسە کە نەشکوژێ نعنی دادگایی بکرێت لە سوسنێدا بیڕزێنن ئەو کەسە چێ بزانن داخۆ چەندەها جار دووبارە کراوەتەوە. زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی پێیان زۆر سپاس بەنامەکەتان هەر سەرکەوتوومن بەسپاس خۆشبی هەر سپاس. زۆر سپاس کاک سەعەدوڵڵا لە چوارقونەوە لەگەڵمان هەبوو. بەڵازان خۆشەویستان بەشێکی زۆر لە موسڵمانان لە کۆمەڵگای ئێمەدا پێیان وایە کە ڕاستە لەوانەیە بە شازی لە شازەکان بەڕاستە و خۆ قورئان نەسووتێنرابێت یاخود بێڕێزی بەرامبەر نەکرابێت بە شازێکی ڕاستە و خۆ بەڵام بە شێوازی ناڕاستەخۆ بەردەوام سوکایەتی پێدەکرێت لەوەی کە ڕێگری دەکرێت لە مسلمانان کە ئازادانە ڕای خۆیان بڵێن ئازادانە دینداری خۆیان بکەن واروەها ڕێگریکردن لە فێربوونی قورئانی پیرۆز وە زۆر جار ئەوەی کە لە نێو مسلماناندا هەیە لە نێو کۆمەڵگای ئێمەدا هەیە زۆر جار بینیمانە لە پێشووتریشدا لەلایەن کاربەردەسانی ئەم وڵاتەوە هەمیشە بەردەوام ڕێگری کراوە لەوەی کە پەیامە جوانەکانی قورئانی پیرۆز لە نێو کۆمەڵگادا بچەسپێنێت وەروەها تاکەکانی نێو کۆمەڵگاش خودی خۆیان یعنی ئەو لێپرسیاوەتیان لەسەر شانەکەوەی لە قورئانی پیرۆزدا هەیە ئێمە جێبەجێ بکەین چ لە کار و کردەوەماندا چ لە مامەڵەکردن چ لەوەی کە لە بازاردا شتێک دەفرۆشین یاخود دەکڕین ئاگاداری کۆمەڵی ماڵە بین چونکە ئەم قورئانە بۆ بەرنامی ژیانە بۆ هەموو ژیانمان هاتووەتە ئارا و کتابێکە کە بۆ ڕێخستنی تەواوی کاروبارەکانی ژیانمانە هەڵبەتە خوای باڵا دەست کە بەڵێنی داوە دەست بەم قورئانەوە بگرین و لەگەڵ بەرنامج و ئاەتە پیرۆزەکانی ئەم قورئانەدا بڕین گومانی تێدانیەکە خۆشبەختی و بەختەوەری ڕوو لە کۆمەڵگا دەکات وەر کاتێکیش دوور بکەینەوە لەم قورئانە گومانی تێدانیە کۆمەڵگایەکی سەر لێ شێوە و کۆمەڵگایەکە بەرەو ئەوە دەچێت کە بەختەوەر نەبێت ئاسوودە نەبێت لە هەموو کایە جیاوازەکاندا لەگەڵ هەموو ئەمانشدا کە دەبینێت لە وڵاتاندا بەڵام لە وڵاتی ئێمەدا بە حکمیەوەی کە زۆرینە موسڵمانە خۆشبەختانە تا ڕادێکی باش توانراوە کە قورئانی پیرۆز هەوە بنەما جوانەکان ینی پیرۆزی ئیسلام لە ڕێگەی ڕێکخراوە ئیسلامیەکانەوە لە ڕێگەی ئەحزابی ئیسلامیەوە بگەێنێتە نێو خێزانەکان نێو کۆمەڵگا چەندین ڕێکخراو و لە نێو ئەم هەرێمی کوردستانەدا هەن کە کار لەسەر فێربوونی قورئانی پیرۆز دەکەن کار لەسەر ئەوە دەکەن کە منداڵان گەنجان فێریەوە بکەن کە فێری زانستەکانی قورئانیان بکەن و فێری لەبەرکردنی قورئانیان بکەن کە لە ماوەی ڕابردوودا بینیمان چەندین کەڕەڤاڵ لەم هەرێمەدا ئەنجام دەدرێت بۆی کە چەندین گەنج چەندین منداڵ قورئانی پیرۆزیان لەبەر کردووە توانیویانە سەرجەم
سوورەتەکانی قورآنی پیرۆز لەبەرکەن کەمەش جێگەی دڵخۆشی لەم کۆمەلگای ئێمەدا بوونی هەیە هەرچەندە لە چاو ئەو کۆمەلگایانی کە زۆرینە مسلمانن دەکرێت بڵین کەمە تاوەکو ئێستا کە گرنگی درابێ بە قورآنی پیرۆز بەویش بە هۆکاریەوەی کە هەندێک جار لە هەندێک شوێن ڕێگری کراوە لەوەی کە زیاتر پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنرێت و زیاتر هەوڵ بدرێت قورآنی پیرۆز لە نێو دڵ و دەرونی هەموو لایەکدا بچەسپێنێت گومانی تێدانە کە مسلمانان پێویستە خۆشیان لە هەوڵی ئەوەدا بن کە بەرگری لەم قورآنە بکەن و دەست بەم قورآنەوە بگرن و ئەو بەرنامج و ئەو ئاەتە پیرۆزانی کە لەم قورآنەدا هەیە لە کار و کردەوە و لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری بێنین و بتوانین پەیڕەوی بکەین. بۆ ئەم بابەتە چەند ئازیزێک کۆمنتیان نووسیوە لەم بارەوە سامان محەممەد نووسیوێتی سوپاس بخوا کۆمەلگای ئێمە لە چاو زۆرێک لە کۆمەلگاکانی دیکە کۆمەلگایەکی زۆر باشەوە ڕێز لە قورآنی پیرۆز دەکرێت. بەروەها محەممەد عوسمانی نووسیوێتی پێویستە مسلمانان بەرگری لەم قورآنە بکەن چ بە کەرنەڤاڵ و کۆبوونەوە و گرتبوونەوە بێت چ ئەوەی کە بە وتن بێت و هەمیشە بەرداوام بەرگری لێ بکەن و پێویستە کاک محەممەد ئاماژەی پێکردەوە پێویستە لەسەر هەمومان چ بە وتن بێت چ بە ئەگەر میدیایەکمان هەبێت بەرگری لەم قورآنە بکەین و هەمیشە بەرداوام وا بکەین کە ڕێز و شکۆ بۆ ئەم قورآنە بگەڕێنینەوە و هەروەها لە دڵ و دەرونی منداڵەکانماندا بیچێنین چونکە گومانی تێدانە کە منەوەی داهاتون وە دەکرێت لە منداڵی و ڕایان بێنین بە ئاەتەکانی قورآنی پیرۆز. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز کاک محەممەد وەردەگرم لە هەولێر. کاک محەممەد یان سڵای خوا لەوێ. میران بەنسبەت ئەو بەرنامەیە ئەو کێشانە کێشە فکریەکان لە بینی هەموو ئاینەکان کێشەی زیادن لەبەوەی کەس عەرز و ویستی خۆ خەڵق نەبووە. ئێمە کە موسڵمانین دەداتوایەتی مسلمان خەڵق بووینە ئەبێ شکرانەی خوا بکەین. ئەگەر لەژێر داکوباژ ژێر مسلمان خەڵق بوو باینە ئەبێ مەشە شوێن داکوباژی خۆمان کەوت باین. محەممەد تا چەند لەسەر مسلمانان پێویستە کە بەرگری لەم قورآنە بکەن لەو پەڕی دنیاوە گەر سوکایەتیەک بێڕێزیەکرا بەم قورآنە ئێمە بینە دەنگوە ئەمە قوبوڵ نەکەین چونکە ئەمە یەکێکە لە پیرۆزیە گەورەکانی ئێمە و فەرمایشتەکانی خۆی باڵادەستی تێدایە. پێویستە ڕێزی لێ بگرین و پارێزگاریشی لێ بکەین. بەڵام پێویستی بە زیادر بیرکردنەوە ئەوەی لە فکرەکە لەسەر کێشە فکریەکان کێشە نەتەواییەکان بن کێشە عیزبیەکان بن کێشە ئاینیەکان بن لەبەوەی کەس بە عەرزی خۆ خەڵق نەبووە هیچ مەخلوقێکی خوای. بەسەهەموو مرۆڤات پێویستە ڕێزان مەخلوقێکی خوای بگرێت لەبەوەی هیچ بەویست خۆ خەڵق نەبووە. ئەما گە بووبانە غێر زیندەوەرەکی غێر ئینسان خۆ بەدەستە خۆ نییە. لەبەوەی کەس بەویست خۆ خەڵق نەبووە کێشە فکریەکان کێشەی زیادەنە. پێویستە مرۆڤ زیاتر بیر بکاتەوە ڕێز لە یەکدی بگری. مرۆڤ لەوەی خوڵقایە ڕێز لە یەکدی بگری و لە خزمەتی یەکدی نەک لەسەر کێشە فکریەکان ڕووبەڕوو یەکدی تۆ یەکدی بکوژی. زۆر سپاس دەکەین کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڵاز زان و خۆشەویستان وەک پێشتیژ ئاماژەمان پێکرد لەگەڵەوەی کە لێرە و لەوێ سوکایەتی بە قورآنی بەرز و بەڕێز دەکرێت و دەیسووتێنن یاخود قسەیەکی بەرامبەر دەکەن بەڵام هیچ کات ئەم قورآنە بچووک نابێت و هەمیشە بەردەوام گەورە دەبێت و لە گەشە سەردن دەبێت و زۆرێک لە وڵاتانی کە موسڵمان نین و یاخود وڵاتی زۆرینە موسڵمانی دراساتی زیاتری ئەم قورآنە دەکەن لە ئێستادا کە لە تەواوی جیهان کاردانەوەی ئەوە هەبوو کە گەنجێک گەستا بە سووتانی قورآنی پیرۆز ئەمە بۆ هۆیەوەی کە بەشێکی زۆر لەو خەڵکانی وڵاتە دیراسی ئەم قورآنە بکەن کە بزان چ شتێکی هەڵی تێدایە کە کەسێک دێ دەیسووتێنێت وە بڕوای پێێنێت وە سوکایەتی پێ دەکات بەڵام کە خۆشببختانە دەیخوێنەوە و دیراسی دەکەن بەشێکی زۆر لەو خەڵکانە مسلمان دەبن و پرۆگرام و بەرنامەی ئەم ئاینەوە ئەم قورآنە بەڕێزە جێبەجێ دەکەن لەوەی کە دیراسیان کردو لەوەی کە
دەزانن کامە پڕێتی لە بەرنامجی زۆر جوان بۆ ژیانی ڕۆژانی خۆمان و هەروەها لە ئێستادا لە زۆرێک لە وڵاتاندا چەندین ئەجازی زانستی لەم قورئاندا بە دەردەکەوێت چ زانستی چ تاریخی چ ئەوەی کە دیارە زۆرێک لە زانستەکانی ئێستا درک بە زۆرێک لە شتەکان دەکات بەڵام کە دێن دراسی قورئانی بەڕێز دەکەین دەبینین کە چەندین ساڵ 1400 ساڵ بەر لە ئێستا خۆی باڵا دەست لەم قورئانەدا ئاماژی پێکردووە کە ئێستا زانست درکی پێ دەکات لەبەرەوە هیچ کاتێک قورئان بە بێڕێزی نامێنێتەوە شکۆ و ڕێزی خۆی باڵا دەست تا ڕۆژی دوایی دەیپارێزێت دوای شەو بەردەوام گەورەتر دەبێت چ لەو کاتانەشی کە ململانێ و شەڕ هەبوو بێ لە نێوان موسڵمانان خۆیاندا هیچ کات کاریگەری نەبوو لەسەرەوەی کە قورئان ڕێزی کەم بێتەوە یاخود شکۆی کەم بێتەوە دەچمە لای پەیوەندیەکانی ئێوە یاز و خۆشەویست کاک محمودمان لەگەڵ لە دوهۆ کاک محمودیان سڵاوی خوا لەبێ سەرچوونی باش ئینشاءڵڵا سەرچاومە کاک محمودیان والله ما مستكن ريج شكو القرآن يد الماضي وأن قرآن مستقبل ولا أم قرآن هي وأنا أزامن أم بەداخەوە دیارە پەیوەندیەکەی کاک محمود پچڕاو بۆ هیوای بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە کاک سالار عوسمان نووسیوێتی پێویستە موسڵمانان لە تەواوی جیهاندا بەرگری لە قورئانە بکەن وەروەها شەیما محەممەدیش نووسیوێتی پێویستە موسڵمانان بەرگری لەم قورئانە بکەن و بەرنامج و بەرنامجەکانی پەیڕەو بکەن لە ژیانی ڕۆژانەماندا وەک ئاماژەم پێکرێمە خاڵێکی زۆر گرنگە ئێمە بۆی کە هاتوونێتە دەنگ و لە ناخی دڵمان و پێمان ناخۆشەکە سوکایەتیەک بێڕێزیەک وە هەروەها لە جێگەیەک قورئانی پیرۆز بسووتێنێت ئێمە لێرە نیگەران دەبین و پێمان ناخۆشە لەگەڵ ئەمانەشدا گرنگە کە هەتاوەکو بتوانین کار و کردەوەکانمان وە لە ژیانی ڕۆژانەمانداوە لە ژیانی ئەوەی کە تیایدا دەژین وە لە بازار چ مامەڵە بێت چ لە دەرەوە بێت بتوانین ئەو ئاەتە پیرۆزانی کە خۆی باڵادەست بۆی دیاری کردوون جێبەجێ بکەین کە گومانی تێدا نیە سەرجەم ئاەتەکان دەرس و پندن وە ئامۆژگارین وە گرنگن کە کاری پێ بکرێت گومانی تێدا نیە کە ئەگەر جێبەجێ بکرێت بەختەوەری ڕوو لە کۆمەلگای ئێمە دەکات هەروەها زۆزەک محەممەدیش نووسیوێتی پێویستە موسڵمانان لە جیهانداوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بێنە دەنگ و ئەمە قوبوڵ نەکەن کە سوکایەتی کراوە بە قورئانی پیرۆز خۆشبەختانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لە هەرێمی کوردستاندا بە دڵ و بە گیان و بەجەستە ئامادەییان هەبوو لەوەی کە قوبوڵیان نەبووە ئەو بێڕێزەی کە کرابوو بە قورئان لە وڵاتی سوید و هاتبوونە دەنگ وە گەرچی وڵاتی سویدیش بە فەرمی داوای لێبوردنی لە وڵاتی عێراق کرد بەڵام ئەمانە بۆ مایەوەی کە دڵ و دەرونی موسڵمانان لە جیهاندا هێمن بکاتەوە دەیانەوێت موسڵمانان لە جیهاندا یاسایەک هەبێت ڕێگر بێت لەوەی کە سوکایەتی بکرێت بە پیرۆزیەکان لە وڵاتی سوید بە یاسا ئەمە ڕێکخراوە یاسا ڕێگەی پێدراوە ئازادی ڕادەربرینیش لەوەدا هەیە کە سوکایەتی تۆ بە پیرۆزیەکان بکەیت هەرچەندە لەوانەیە ئەوان قوبوڵی یان نەبێت کاتێکە بێن ئنجیلێک یاخود تەوراتێک بسووتێنێت کە ئێمەی مسلمانیش ئەوەشمان هەر پێ ناخۆشەوە لەگەڵ ئەوەشدانین و کاردانەوەکانی مسلمانایش نابێت بۆ شێوازە بێت کە هەستێتەوە بە دووبارە ئەنجامدانی ئەو کارانە بەڵام ینی وا وێنە ئەکرێوا تەسەوڕەکرێت کە ئەوان قوبوڵیان نەبێت وە ڕێگر بن لەوەی کاربەدەستانی وڵاتە کاتێک کە سوکایەتی بە کتێبی پیرۆزەکەی خۆیان بکرێت وە سوکایەتی بە ئنجیل یاخود تەوراتیان بکرێت بەڵام بۆچی دەبێت بۆ قورئان بۆ بەرنامجی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە پێدرا بۆ و ئاسانکاری بکرێت و بیان پارێزن کاتێک کە دێنە سەر شەقامەکان دێنە سەر شوێنە گشتیەکان سوکایەتی بەم قورئانەوە بەم ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن پارێزگاریان لێ دەکەن نەوەکو هێرشێکیان بکرێتە سەروە نەوەکو ئازار بدرێن بۆیە بەداخەوە کامە بۆ خۆی بەشێکی زۆر بوو لەو کاردانەوانەوە پێیان وابوو کە نابێت وڵاتی سوید ئەمە قوڵ کات وە دووبارە نەبێتەوە لەو وڵاتەدا دەچمە لای پەیوەندیەکان کاک بەکر وەردەگرم لە ژاراوە کاک بەکر سڵاوی خوا لێبێ کاک بەکر لە شار باژێر کاک ئەو بەکر لە شار باژێر کاک ئەو بەکر سڵاوی خوا لێبێ
کاکە سلامتان لێکم سپاس دەکەم بۆ گرنگەکەتان وڵات بەڕاستی پێ بڵێم زۆر سپاس. سووتانی هەموو کێبەهاوینەکان و ئاسمانەکان بەڕاستی شتێکی نالەباریە. بەڵام من شتێک هەیەبین من پێم وایە قورئان ئەوەندە گەورەی بە سووتان لە کۆتایی نایە. بەڵام ئەوەی کە لێرە بۆ ئێمە جێگای داخە قورئان بۆتە یعنی بەڕاستی پێ بڵێم ئەگەر سەنگی یەکەی داعش بە شێوەیەک بەکارهێنێ شیعە بە شێوەیەک بەکارهێنێ ڕێزم بۆ ئیسلامیەکانی خۆمان هەیە. قورئان بۆتە شتێک قورئان بۆتە سیاسەت ئەی قۆزنەوانێ ئەی قۆزنەوانێ قورئان زۆر لەوە گەورەترە بە سووتان بدێ. من پێم وایە ئەو ئینسانێکی شێت و سەرسەریەوە بۆ نابێت کە لە پێناویادی سامسی خەڵک پوژنی مزارە بکەین و جازە بسووتەر میسیارە بکەین چونکە قورئان ڕێگای ئاشتیەگرێت قورئان ئەوەی تیانیە بچین بەڕاستی ئەوە بکەین. من پێم وایە ئەوەی کە قورئانی بەداخەوە کە لە ئێمە ڕەنجاندووە هەر خۆمان ئیسلامیەکانن ئیسلامیەکانن بڕێ بڕۆ سەیری شیعەکە بڕۆ سەیری زانە خۆمان کە بڕۆ سەیری نازانم دەکوێوە قورئان ئەم پێویڵێ مسلمان وانیە ئەوڵێ مسلمان وانیە ئەوڵێ مسلمانەوێ وابێ پێت وایە کاک بوبەکر مسلمانانی ئەم کۆمەڵگایمە پێویستە چیان لەسەر پێویستە کاتێک کە ڕێز و شکۆی ئەم قورئانە بپارێزن؟ وڵی قورئانی دقی قورئان ئەگەر بەکاردێ من پێم وایە هەموو جێگەکرێ بەڵام قورئان چۆتە ناو سیاسەتەوە قورئان کاکە چۆتە ناو سیاسەتەوە بالله وتالله والله سیاست بە قورئان ناکرێ. بەشێکی زۆر لەو ئاەتانی کە خۆی باڵا دەست دایناوە ینی بۆ ڕێخستنی ژیانمانە بۆ ڕێخستنی کاروبارمانە باسی ئەوە دەکات کە کاربەدەستی ئەم وڵاتە پێویستە دادگەر بێ پێویستە عادل بێ پێویستە زوڵم لە میلەتەکەی خۆی نەکات پێویستە مسلمانان ئەگەر بوونە حاکمێکی دادگەر هەبوو پێویستە سەمع و تاعی بکەن ینی کۆمەڵشتی تایەک بۆ ینی بێت لە سیاسەتی وڵاتەکەماندا بوونی هەبێت. منش کۆمەڵە پرسیارم هەیە جان بڵێ کە دۆتە سعودی بڵێ مسلمان نیم زانە دادگەری هەیە دەبڕۆت لە ئێران بڵێت مسلمان نییە ئەتکوژن دادگەری هەیە بۆ لە ئەفغانستان کۆجە و عەبودیەت پیا بووە کاکە ئیسلام دەوای لێ کرد بڕۆ داعش کچینەوە ساڵەی برد بڕۆ هەموو شە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بەڵام کاکە ئێمە کەرمان لێ کرد کاکۆ بەکرەوە خەتای تاکی مسلمانە کە ئەمە ڕوئیان نەک خەتای قورئانی پیرۆز لەبەرەوە قورئان ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت ئاەتەکانی چ لە کاروباری وڵاتە چ لە سیاسەتە چ لە خێزانەکانماندا چ لە کۆمەلگاکەماندا لە مامەڵی کڕین و فرۆشتنەکەماندا لەوەی کە تۆ بیتە لای من فێڵە لێ نەکەم ئەمان هەمووی جێبەجێ بکرێت بڕوا بکە کە خوای باڵا دەست بەڵێنیاوە کۆمەلگایەکی بەختەوەر دێتە ئاراوە. مامۆستای دەڕێت من ناڵەت قورئان هیچ غڵەتێکی تیا نییە هەوێنی ئینسانیە هەوێنی عەقڵە هەموو شتێکە بە پێناوی ئینسانێکە بەڵام جێن غەسڵ دەماغمانەکەن دەبڕۆ لە ئەفغانستان دەگەڵێ نازیانە دەبجانەشەوە بۆ سعودیە دەبڕۆ بەهایەکان دەبڕۆ کاکە نازان سەرەتیەکان نازانێن بە ڕزق شوێکە خیبرێکەیە هەلێکەیەکی قەز بڵاوەکاتەوەی ڕەشی کوتێ جێریشی درێژە ئێستێکی نازانم سنێری هەر بەڕاستی پێ بڵێم خەڵکی مەتەحەملیەوە ناکە دەوری ئەودەندەیە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله خە بنێنێتەوە ئیسلاحەت دەکەین ئێستا ئێمە نازانین ڕووی بکەین ئەخوا بەحثماوە. وڵای کاکۆ بەکرد لە هەموو کاتێکدا نابێت ئێمە ینی قورئان و ئاینی پیرۆزی ئیسلام بکەینە وەسیلەیەک بۆ بەرژەوەندی شخصی خۆمان بۆ بەرژەوەندی ئەوەی کە هەمانە بەڵام ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت بێگومان کۆمەلگایەکی زۆر بەختەوەر دێتە ئارا و هەڵبەت وەکو خۆی ئەو یاسا و دەستورانەی کە لە قورئانی پیرۆزدا هەیە جێبەجێ بکرێت کەمە گومانی تێدا نییە کۆمەلگایەکی سەقامگیر دێتە ئارا و زۆر سپاس دەکەین کاک ئەو بەکرد لە شارباژێرەوە لەگەڵمان نابوو. دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستانمان تەوەری بابەتی ئەمڕۆمان لە دوانگەی خەڵک قسەکردن دەبێت لەوەی کە لە کۆمەلگای ئێمەدا تا چەند گرنگە ڕێز و شکۆی قورئان بپارێزین و مسلمانان تا چەند لەسەریان واجبە کە دەست بەم قورئانەوە بگرن و هەمیشە بەردەوام بەڕێزی و بەشکۆی بیهێڵنەوە خێزان و کۆمەلگا تاکی مسلمان تا چەند بەرپرسیارەتەوەی لەسەر شانەکە هەم قورئان هەم ئاین پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام لە دڵ و دەرونی خودی خۆی لە نێو کۆمەلگاشدا بڵاوی بکاتەوە بەوەی کە ئێمە لە نێو کۆمەلگایەکی مسلمانداین و پێویستە و لە سەرمان واجبەکە هەمیشە بەردەوام کاری باشە ئەنجام بدەین و هەوڵ بدەین دەوروبەرەکانمان کاری باشە ئەنجام بدن و لەگەڵیشیدا
ڕێز و شکۆی قورآنی پیرۆز و ڕێز و شکۆی ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام لەنێو کۆمەڵگادا بەرگری لێ بکەین. خۆشبەختانە لەوەی کە خودی کۆمەلگایمە کۆمەلگایەکی مسلمانە لەگەڵیشیدا چەندین ڕێکخرا و سنتەر هەن کە لە ئێستادا بتابێت لەم چەند ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستاندا کاریان لەسەرەوە کردووە کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەلگا بکەن و هانی خێزان هانی کۆمەلگا بدەن و هانی منداڵان بدەن لە فێربوونی قورآنی پیرۆز و لە لەبەرکردنی ئەم قورآنە وەروەها دەیبینین کە ساڵانە و چەندین کەرنەڤاڵی جیاواز لە شار و شارشەکان ئەنجام دەدرێت بۆ ئەوانی کە قورآنی پیرۆزیان لەبەر کردو یاخود فێری زانستەکانی قورآن بوون یاخود ئەوەی کە دەبینین پێشبڕکەی جیاواز ئەنجام دەدرێت تاوەکو و زیاتر مسلمانان هان بدرێن لەوەی کە ئاشنا ببن بە قورآنی پیرۆز و زیاتر لە ئاەتە پیرۆزەکانی ئەم قورآنە تێبگەن و ڕێز و شکۆی قورآنی پیرۆز و پاراستنی ئەم ڕێز و شکۆیە واجبێکە لەسەر هەموو مسلمانێک. بەڵای ئازان خۆشەویستان وەک پێشتر ئاماژەمان پێکرد کاردانەوەکان زۆر بوون لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەت لە ڕۆژانی جەژندا بۆی کە کەسێک کە بەڕێگەز عێراقیەوە خەڵکی نینەوەیە لە وڵاتی سویدەستا بە سووتاندنی قورآن و ئەمەش کاردانەوەیەکی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا. بەڵام دوای مودەتێک کاتێکە لێکۆڵینەوە دەکەی لە باری ئەو ڕووداوەوە دەبینین کە ڕێژەی مسلمانان ڕووی لە زیادبوون کردووانی ئەمە بۆتە هۆکارێک بۆی کە مسلمانان زیاتر ببن و ئەو وڵاتانی کە ئاشنانین بە قورآن و ئەو کەسانی یاخود ئەو خەڵکانی وڵاتانە ئاشنانین بە ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر بێن نێو بازنەی ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرەوەی کە لە ڕێگەی میدیا و سۆشال میدیاوە ئەم هەواڵە بڵاو دەبێتەوە کەسانێک دەیانوێت کە ئاشنا ببن بە قورآنی پیرۆز و دێن دراسی دەکەن کە دەزان هەمووی پامی جوان هەمووی بەرنامی جوانە زیاتر نزیک دەبنەوە لە قورآنی پیرۆز. بەڵێ دەچمە لای پەیوەندیەکانی وێ عزیز کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم. کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لەبێ. کاکە سڵاوی خوای لە جەنابێت و لە هەر هەموو بیشتەران لە ئیدارە لە کادر ئەوستاذ دانیال بەعەقلت چ جیاوازیەک هەیە لە بینی هێزی بازوو و هێزی زمان کامیان بەهێزترن زمان یعنی هێز لە زمانە یان لە بازوودایە ئەوە پرسیارەکە و ئاراسای هەموو دنیاە دەکرێت مەمەسا 57 دەوڵەتی ئیسلامی هەیە لەرە 2 ملیار دەڕوا ئەگەر بەشمارە بی هەتا ئێستا زۆر بەی زۆری عالەمی ئیسلامی بەکاربەرە یعنی بەرهەمی نییە یعنی تصور کە تەماتە و احتیمالە تەماتە و نازانم توور ئیشتراک دەکرێت ئەوەی ئەمن ملاحەزەم کرد یەک ئینسان زۆر بەجددی زۆر بەجددی قسەی جوانی ئاراستەی ئۆروپا و عالەمی شەرقی غەربی کرد ئەویش ئەردوغان بوو وەختی ئێمە فێریان دەکەین چۆن ڕێز لە پیرۆزیەکانی ئێمە بگری 57 دەوڵەتی ئیسلامی مامۆستا بە هەر 2 ملیارەوە ئەگەر بێنە سەر شەقام شەو ڕۆژ یعنی هاوار بکەن هەرچی هوتاتی سەیر و سەمەرەیە عەبقەریەکان لە بۆیاندا ڕێژن دووپاتی بکەنەوە هیچ ئیستیفادەشی دەبی مامۆستا دووشت دەور دەبینی قووەت المەنطق و منطقی قووە ئەوەی بە قووەت المەنطق نایەتە ڕایە دەتانی منطقی قووە بەکاربینی سیرکە ئوستاد دەوڵەتێکی ئیسلامی خەریکە لە خۆی دەستی بە وەسائلی خۆپاراستن بکە هەر هەموو دنیا لێی هاتیتە دەست هەندە دەوڵەتی ئیسلامیشی لەگەڵ ئەوەی سلاحی کاولکارە هەموو بەدەستەوانە کیمتریل بەدەستەوانە جیۆفیزیایی بەدەستیانە فەنابینەوەی ئەوانن هایدرۆجین ئەوانن هەرچی کوشندەیە خەردەل و سارین و تابوون و ئەنتراکس ئەوە هەموو ئەوان دروست بە ئینتاجی بکەن بەڵام عالەمی ئیسلامی نابی یەک موز دروستکە ڕیشی خۆی پێ بتاشی مامۆستا هاتنە سەر شەقام بە هیچ نەکەن ئوستاد هیچ نەکەن تەنها مقاطعەی شتەکانیان بکەن نەفرن زانم عالەمی غەربی یعنی بە سەودادەیە نە ئەوان لە مادە گەرایی غەرق بووینە زۆربەی مادیان پێ بخەوی هەموو تەنازولێکی تەقدیم دەکەن بەڵام ئەوە بەکەیفی خۆیان لە هەموو منطقەی شەرق الأوسط
هەرچی هەیە و نییە بەپێی بەرژەوەندیوان دەگوزارێ مامۆستا معقولە ئەتوو ئەگەر زەحمەت نییە لە برای خۆم داوا دەکەم تەماشای ئەو دەستێک کتابەی بکە کە ناعون جۆمسکی نووسیویەتی ئەوەلە کۆنترۆلکردنی ڕاگەیاندن دوو شیان لە سایە کۆمپانیەکان سێ مامەسام چی لەمە دەوێ ئەو جا کتابێکی سەوی قوتبی ڕەحمەتیش هەیە لأمريكا I have seen أو أمريكاي من بينين بيخي رسالة تسير سمرك ما مصا لأمريكا I have seen يعني مثل ما كي مخينه يعني أو تشعل شخاني أو إنسانا واندي حظك إذا طاقة النهمي مخينه بس برو بزانا سيدا قزاري لو ما يخوم بكن مامستا إذا كان ذنب المسلم اليوم جهله فماذا على الإسلام من ذنب مسلمه إسلام بقصة نايتا يعني نابارزري القرآن بقصة نابارزري زور يقولون بألسنتهم ما ليس في قلوبهم همومان بشرين وهمومان عقل ما نهاية وهمومان إيش متابعي دنيا دكين برأي جنابة عاتنا سرشخان تار السرعة لا چارەسەر ئەوەیە دەبا دووسێ دەوڵەت سەفارەتیان دەرکە سەفارەتی خۆت بچێشەوە ئیوانیش دەرکە مقاتعی بەضائعەکانیش بکە یەک دوو مانگە نێشتیان لێ مەکڕە بزانم خۆت داێنەوە باوەشیان نا ئیتر بەخۆم سوپان زۆر سپاسەکەین کاک عەبدوڕەحمان لە شاری هەولێر و لەگەڵمان هەبوو و هەمین پەیوەندی بەڵازان و خۆشەویستانم بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ